بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني يازد لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامندي خواهي قول وهي وادان مئوي آزي السودي لور بقرن. برزان ديار هاتين هتاوكو اهدنا الصراط المستقيم خواه هدايات مامدي لبو أو ريقا راستي كوا كتمان خلاصي كلام لصراط المستقيم واتا متابعي خوا سبحانه وتعالى ومتابعي پیغمبركي صلى الله عليه وسلم متابعي خوا بإخلاص واتا لبو أو ريقا راستي كوا إخلاصي تيدا خوا موفق مامكي وهلوها أو ريقاي كوا اتباعي پیغمبری تیدا صلى الله عليه وسلم لسره وشوني أو دابرين واتا خوا موفق مامكي لبو إخلاص لبو صواب لبو ريقا راست لدوائي ودا فرمي صراط الذين أنعمت عليهم زاوكو زانان دا فرمون ليرة دا خواهي قورة تفسيري صراط المستقيم مان لو دكا فيرمان دكا كوا ببارين ولا خواهي قورة أو صراط المستقيم كا إيما داواي دكين بريتي لسر ريقايك صراط الذين أنعمت عليهم يا ربي خوايا هدايات مان دلبو أو ريقاي كوا ريقاي أو كساني كوا نعمة لقل كردينة صراط الذين أنعمت عليهم ريقاي أو كساني كوا نعمة لقل كردينة تشينا أو كساني كخوا نعمة لقل كردينة لسورة النساء أخوائي يقول فرمي من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا كواتا أو كسانك خواي قول سبحانه وتعالى نعمتي لقل كردينة أو كسانة دقريتوا پیغمبران عليهم الصلاة والسلام رازقويان وهلها من النبيين والصديقين والشهداء شهيد كان لبينا خواي قول والصالحين أواني كوا صلحت أعمالهم وأقوالهم أواني كوا كارو كردو كانيان وقفتار كانن هموي بوشي ويبو كخوالي رازي سبحانه وتعالى راستو دروزبو كواتك داوي أو رقادكي خوايا داوار ليدا كم ريق أو هدايات من اللي بو أو رقاي كوا رقاي أو كسانية كوا نعمة لقل كردينة لو بيا وبريزاني كوا وصفيان كلا من النبيين والصديقين والشهداء والصالحين إتر وكو ابن القيم رحمة خوالي بدا فرمي صراط المستقيم أو ريقا راستي خواي قورة سبحانه وتعالى لزور جيقا ولزور كادا دبيني سالكا كاني وأواني كوا دين أو ريقا دقر نبر كساني كمن مقارنة بمجموعي أو خلقي كوا زور بي زوري خلقي سبحان الله يعني لزور بي زمان لزور بي جيقا كان وأكثرهم للحق كارهون وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين يتر تمشادكي أواني كوا أو ريقا دقنا كمن لوي أو كسي كوا ديتن داوادك هداية خواي قول هداية لبو صراط المستقيمي لو أني هزب وحشد بك وتهزب تنيايي بك لو ريقا دا تاوكو أو تنيايي برويتوا خواي قول فيري كدين بلين خوا هداية ممدى لبو أو ريقا كوا ريقاي أو بياو بريزانية من الذين أنعمت عليهم صراط الذين أنعمت عليهم خوا نعمة لقل كردن لرابردو لبيغمبرانو لرازقويانو لشهيدو بياو صالحان دا كواتا أو براستي وكو دلنواية چي زور مهمة بيت قالوي كوا وكو الشرفي أو ريقايا بديالك كوا أو الريقايا أو كسب الريزانية دلنوايش تلبو أو كسي كوا أو ريقايا دقري تبر
ئەگەر چی بە تەنهاش بوو لە جێگایەکدا ئەگەر چی بە تەنهاش بوو لەسەر ئەو سڕاتە مستەقیمەی لە کاتێک لە کاتەکاندا ئەوە بە هەز بە تەنیایی نەکا لەبەرەوەی ئەوەی ئەو شوێنکەوتەی ئەوان هەر هەمووی وا لە پێشەوی گەیشتینە بە هەشت و ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالا شوێنکەوتەی پێغەمبەران و ڕازگۆیان و هەروەها شەهید و پیا و ساڵحانە کەواتە هەز بە تەنیایی نەکا لۆیە خوای گەورە سەرنجمان ڕاکێش لەبەوەی کەوە ئەو ڕێگای ئەو پیاوە بەڕێزانەیە من الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين يا ربي خوایە ڕێگام نیشان بدەی و هیدایەتم دێ لە بۆ ڕێگای ئەو پیاوانەی کەوە ئەنعەمتە عەلەیهم ڕێگای ئەو کەسانە نەبی کەوە غەزەبیان لێگیرایە ڕێگای ئەو کەسانەش نەبی کەوە گومڕا بووینە دیارە ئەو کەسانی کەوە غەزەبیان لێگیرایە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کەوە ئیمامی ترمذی ڕوایەت کردی عەدی کوڕی حاتم دەجێڕێتەوە خوای ڕازی بی لە حەدیثێک درێژدا ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی اليهود مغضوب عليهم وأن النصارى ضلال دەفەرمی یەهود جوولەکە غەزەبیان لێگیرایە و هەروها نەسرانیەکان و ئەوانەی کەوە فەلەن دەفەرمی ئەوان ضلال واتە ئەوانە گومڕا بووینە دیارە خۆشەویستان ئەوە تەفسیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەکو زانایان دەفەرمون کەواتە ئەوانەی کە غەزەبیان لێگیرایە من غەیر المەغضوب عليهم زۆرن بەڵام ڕەمزی ئەوانەی کەوا غەزەبیان لێگیرایە و یەک لەوانە کەوا ڕەمزە لە بۆ ئەوانەی کە غەزەبیان لێگیرایە جوولەکەن و هەروەها ئەوانەی کە گومڕا بووینە زۆرن بەڵام ڕەمزی ئەوانەی کەوا گومڕا بووینە لە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسفیان دەکاتن ئەوانە نەکەوا نەسرانینە ئەوانە نەکەوا نەسرانینە غەضەب و ضەلال دیارە ئەو کەسانی کەوا غەزەبیان لێ دەگیرێ ئەو کەسانن کەوا علمیان هەیە بەڵام کردەوەی پێ ناکەن علمیان هەیە بەڵام کردەوەی پێ ناکەن ئەوانەی کەوا گومڕانە ئەسڵەن هاتینە ڕێگایشیان گرتیتە بەر بەبێ عیلم بە جەهلەوە گرتیتیان کەواتە کردەوەیان هەیە بەڵام لەبەرەوەی کردەوەکانم بەبێ عیلمە وەکو بڵێ لە ماڵێک چووینە ژوورێ لە دەرگاکەی نەچووینە ژوورێ لە دەرگاکەی خۆی نەچووینە ژوورێ لۆیە ئەوانە گومڕا بووینە کەواتە ئەتوو داوا دەکەی لە ڕەب العالەمین هیدایەتت دەدا لە بۆ ڕێگای ئەو کەسانی کە خوا نیعمەتی لەگەڵ کردینە بعلمی نافع و بعملی صالح وەکو گوتمان ئەو کەسانی کەوا خوای گەورە وەسفیان دەکاتە لە پێغەمبەران و عەلەیهیمو سڵات وەسەلام لە ڕازگۆیان و لە شەهید و صالحەکان ئیتر ئەوانە خوای گەورە موفەقی کردینە بە علمی نافع بە علمێکی نافع بەو علمەی کەوا لە قورئان و لە سونەدا هەیە و هەروەها موفەقی کردینە بە عەمەلی صالح ئەو علمیان بکەن عەمەل بەڵام ئەوانەی کەوا غەزەبیان لێگیرایە علمیان پێیە حەقەکەیان لێ دیارە بەڵام کردەوەیان پێ نەکردیە لۆیە خوای گەورە غەزەبی لێگرتینە کاتە ئاگادار بین کاتێکەوە کار بە عیلمەکەت نەکەی معەڕەزی لۆی خوای گەورە غەزەب لێ بگرێت والعیاذ بالله بەڵام ئەو کەسەی کەوا کار دەکا بەڵام بە جەهلەوە کار دەکا لەسەر ئەساسی علمێکی نافعەوە کار ناکە ئەوە عاملة ناصبة تصلى نارا حامية خوا پەنامان بدە کەواتە خۆت دەپارێزی و خۆت دەدەی پەنای خوای گەورە لەو کەسانە نەبیکەوە غەزەبیان لێگیرا لەو کەسانش نەبیکەوە گومڕا بووینە کەواتە زۆر مهمە ئەگەر ملاحەزەش بکەیت لەو ئاەتە خوای گەورە خەڵکی کردە سێ صنفی یەکەم خوای گەورە نیعمەتی لەگەڵ کردینە بە علمی نافع و بە عەمەلی صالح صنفی دووەم کەسانێکن غەزەبیان لێگیرا لەبەر ئەوەی کەوا علمیان هەیە عەمەلیان نییە صنفی سەیەم عەمەلیان هەیە بەڵام عن جەهلەوە دەیکەن بە علمی نافعەوە نایکەن خوای گەورە سوبحانەهو وتەعالا ناویش لەوانە گومڕا خوای گەورە پەنامان بدە ئەوجا تەماشا دەکەی صراط الذين أنعمت عليهم کەواتە لێردا نیعمەتەکە درێتە پاڵ خوای گەورە ئەنعەمتە عليهم ڕێگای ئەو کەسانی کەوا خوایە نیعمەتت لەگەڵ کردینە بەڵام غەیری المەغضوب عليهم ناڵێ غەیری الذين غضبت عليهم نادرێتە پاڵ خوای گەورە ولا الضالين نادرێتە پاڵەوەی کەوا ئەنتە ئەضللتەهم نا جا لێردا حکمەتەکەی چییە دەفەرمی فعلا نیعمەت دەدرێتە پاڵ خوای گەورە وما بكم من نعمة فمن الله هر نعمتك پێتان بەخشرێ لە خوای سوبحانەهو وتەعالا شکرانەی دەوێ بەڕاستی کەواتە ئەوانەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا نعمەتی علم و عەمەلی لەگەڵ کردینە ئەوە بەڕاستی نعمەتێکی خوای سوبحانەهو وتەعالا بەڵام ئەوانەی کەوا غەزەبیان لێگیرا بەڵێ غەزەبەکە لەلایەن خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا
بەڵام بێجگە لە خوای گەورە سبحانەوە وتعالە ئەوەی کە خوا سبحانەوە وتعالە لی تووڕەیە مەلایکەتیش غەزەبی لێگرتێ ئەوەی کە خوا لی تووڕەیە ئیماندارانی ئینس و جنیش لی تووڕە دەبن سبحان الله و هەروها ئەو غەضەبە نادرێتە پاڵ خوای گەورە سبحانەوە وتعالە لەبەرەوە گوتمان ئەوانی دیکەش دەگریتەوە وەکو قاعیدەیەکیش بەڕاستی ئەوەی چاکەیە دەدرێتە پاڵ خوای گەورە ئەدەبەن ئەوەی کەوا زاهیرەکەی چاک نییە وەکو غەضەب وەکو ضەلال نادرێتە پاڵ خوای گەورە ئەگەر چی لەلایەن خوای گەورەشە سبحانەوە وتعالە لەبەر چی لەبەر ئەوەی ئەو کەسێک کە غەضەبی لێجرا بەڵێ خواست لی تووڕە بە سبحانەوە وتعالە بەڵام بە سەبەبی کردەوەکانی خۆی کەوا کاری بە عیلمە نافعەکەی نەکرد ئەوەی کەوا گومڕا بووە بەڵێ خوا سبحانەوە وتعالە بڕیاری گومڕایی لەسەردا بەڵام لۆ بڕیاری لەسەردا لەبەری بەخۆی داوای عیلمی نافعی نەکردیە کەواتە لێرەدا وەکو ئەدەبێک کە خوای گەورە فێرمان دەکا کەوا شتی باش دەدرێتە پاڵ خوای گەورە بەڵام شتی خراپ نادرێتە پاڵ خوای گەورە نەتیجەکەی لەلای خوایە بەڵام سەبەبەکە لەلای ئەو بەندەیە حتى وەکو ئەدەبەن وەکو تەماشاکە ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام وەکو خوای گەورە لە سوورەتی ئەشعوعەرا لۆمان دەجێڕێتەوە دەفەرمی وإذا مرضت فهو يشفين ئەگەر نەخۆش بووم ئێخۆ زاهرە نەخۆشی بە بڕیاری خوایە بەڵام نایداتە پاڵ خوای گەورە سبحانەوە وتعالە بەڵام لە پێش الذي هو يطعمني ويسقين هەر ئەو خوا نانم دەدا و ئاوم دەدا کەواتە ئەوە وەکو ئەدەبێک کە پێویستە مراعات بکرێتن ئیتر لە دوای ئەوەی کەوا بەو شێوەی کۆتایی بە سوورەتەکە دێ بەو شێوەی داوای هدایەت دەکرێت بە صراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکا بڵێن ئامین ئامین واتە یا ربی ئستەجب یا ربی خوایە ئەو دوعامان قبول بکە یا ربی خوایە ئەو دوعامان قبول بکە ئەجا وەکو لە حەدیثێکدا کەوە ئیمامی بوخاری و مسلم و نەسائی دەجێڕنەوە لە ئەنەس کوڕی مالک خوای لە ڕازی دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إذا قال الإمام غير المغضوب عليهم ولا الضالين كوا إمام ويجو فقولوا آمين أنجوش بلين آمين فإن الملائكة تقول آمين لبرو ملائكة دلي آمين وتملائكة آمادية ملائكة آمادية لكاتين ويج جماعة بتايبتي لمزقفدا أهانش دلين آمين وإن الإمام يقول آمين إمامش بخوي دل آمين فمن وافق تأمينه تأمين الملائكة غفر له ما تقدم من ذنبه لبرو هركسك آمينكي كواديلي موافق بی لەگەڵ ئامینی مەلائکەت ئەوا دەبیتە مای ئەوەی خوای گەورە لە هەموو گوناه و تاوانەکانی خۆش بکەواتە بەڕاستی فەزلێکی گەورەیە کەواتە ئەوەلەن هەز بکە ئەوەلەن لە حضوری خوای گەورەی سبحانەوە وتعالە کەوا بەو شێوەی وەکو لە سەرەتادا باسمان کرد خوای گەورە وەڵام داتەوە کە سوورەتی الفاتحە دەخوێنی پاشان هەز بکە کەوا مەلائکەت موجودە حتا وەکو بە بەڵگەی ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی مەلائکەتەکانش دەڵێن ئامین وهروها وكل حديثي دي كشف صلى الله عليه وسلم كسيق لنقو سيرو بيازي خوار بانستن او مزقوت لبروي ملائكتش ازيت بيدا كواتا بلغير سلو ملائكت موجوده لمزقوت كواتا براستي شرف يشي قوري ان زاد فرمي هر كسيق آمينكي لقال آميني ملائكة كان موافق بي أو هندك دلن واتا لقال قوتني أوان هندك دلين واتا هر وكوكو ملائكة دعاء لبو إيمان داران دكا أويش كدعاء لبو إيمان داران دكات نبرو صراط المستقيم وكو قوتمان كداوات لبو همو مسلمانان كواتا هاو الشيوي أوان إتلقال أوان بو الشيوي بدلو درون ودعاء دكي وكو ملائكة أو خوای گەورە وا بابنی ئەو خوێندنەوەی سوورەتی الفاتحە دەبیتە مای ئەوەی کەوا خوای گەورە لە گوناه و تاوانەکان خۆش بیتن ئیتر چۆنیەتی گوتنی ئامین یەکەم ئەوەیە کە وەکو زۆر جان لە مزگەوتەکان دەبیستین یعنی بەڕاست هەندێک کەس تەلەفوزەکەی بەو شێوەیە مەسەن دەرێ ئامین یعنی دەیکاتە دوومەد مع العلم وانە بەڵکو وەکو زانان دەفەرمون وەکو یاسینە یاسین واتە یەک مەد لە ئاخیری هەیە کەواتە پێویستە بڵێ ئامین نەک ئامین لەبەرەوەی ئەسڵەن میمەکە شەددەی نییە تاوەکو تو مەدی بدەیە بەڵکو لەسەر با بڵێ وەکو یاسین مەدەکە لە کۆتاییە ئامین چ کاتێک دەڵێ ئەوەش وەکو با بڵێ مەسئلەیەکی فقهی بەڕاست لە نێوان عولەما خلافێک هەیە بەڵام والله أعلم أو رأيي زياتر أقرب إلى الصواب وكزانا دفن والله أعلم أو يكوا كاتكوا إمام دس بيدك بآمين أتوج بلي آمين هل لو كاتشكوا ملائكة دلين آمين إن شاء الله لو كسانا بكوا خواي سبحانه وتعالى آمينكي لقل ملائكتك موافق بيو ببتماوي معي أو كوا لخوجبوني خواي جور سبحانه وتعالى وهروها لحديث يشيديك كوا إمام بخاري مسلم روايتان كذا عائشة دجر خواي الرازيبي دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي
کە ئەهلی کتاب حەسادەتی بە حەسادەت بە ئێمە دەبن لەسەر چەند شتێک لەوانە لەسەر ڕۆژی جومعە و هەروە لەسەر قیبلەکەمان و هەروەها لەسەر قەولینا خەلفە الئیمامی ئامین کەواتە لە دوای ئەوەی کەوا لە دوای ئیمام دەڵێن ئامین بەڕاست فەزلێکی گەورەی ئەوان حەسادەتمان پێ دەبن لە کۆتاییدا لە فەوائیدی سوورەتی ئەلفاتحە ئەوەی کەوا وەکو سوود لێ وەردەگیرە چەند شتێکە بە کورتی یەکەم شت خوای گەورە کتابەکەی بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ کردێ تاوەکو خوای گەورە ڕێنمونیمان دەکا ئێمەش بە بسم الله الرحمن الرحیم هەموو کار و کردەوەکانمان دەست پێ بکەین تاوەکو کە دەڵێین بسم الله الرحمن الرحیم لە قورئان خوێنمان لە هەموو کار و کردەوەکانمان ببیتەمای ئەوەی کەوا شاد ببینەوە بە یارمەتی خوای گەورە و بەرەکەت بکەوتە ناو کارەکەمان و هەروەها لە سوورەت الفاتحە فێر دەبین بۆی کەوا کاتێکەوە دوعا دەکەین لە خوای گەورە دەپاڕێنەوە یەکەم جار بۆ شێوەیە حەمد و تەمجیدی خوای گەورە بکەین تەوەسل بکەین بە کردەوە ساڵحەکانی خۆمان ئەو جەداواکاری خۆمان پێشکەش بکەین و هەروها لە سوورەتی فاتحە فێر دەبین کەوا خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە وەکو جوولەکە نەبین علمان هەبی کردەوەی پێنەکەین تاوەکو غەزەبمان لێ نەگیرێ وەکو نەسرانیەکانیش نەبین کەوا بەجەهلەوە کردەوە بکەین بەڵکو هەوڵ بدەین علمی نافع و عملی صالح لە خوای گەورە پاڕین بەو شێوەی خوای گەورە موفقمان کە بە علمی نافع و بە عملی صالح دیارە سونەت خوای گەورەش وایەکەوە خطوەی یەکەم لەلایەن ئێمەوە و خوای گەورەش یارمەتیمان دەداتن و هەروە دەڵێ سوورەتەکەش بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا کەمالی ئیمان لە چیدایە بإخلاص العباد لله تعالى وطلب العون منه وحده دون سوى كواتا أو بري إيمان لويدا كوا إخلاص ما نهب لبو خواي جور سبحانه وتعالى دعوة يرمتي لو بكين ولا سر وشوني بيغمبر دابروين صلى الله عليه وسلم بوشيوي أو صفتي أو كسانك ولا صراط المستقيم أو كسانك وخواي جور نعمتي لقال كرين خواي جور دعوة كارين لو كسان بين كوا خواي جور سبحانه وتعالى هدايات ما مدال وصراط المستقيم صراط الرجاء أو كسانك وأنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين خوالس أو رجاء بجين لسل أو رجاء بمرين لقال أو بيا وصالحان حشر ما بكريو خواي جور سبحانه وتعالى هم لايك مع قبول بك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله